محمدی ترازی توش مشتبانی خدي واشي بالنهاية موجودني ئەوەی دێتە ئێرەوە بێلێ لەگەڵ خودی خاکە ناسەتێت ئێرە کارێک خۆبەخشانە بۆ دانیشتنە بۆ ئەوەی لێ ئیسراحەت بکە جێگە گەشتیاری هەر بخۆیان چا دەکەن ئەو دەرەجانە هەموو هەر بخۆمان دەکەین حکومەت نییە هەر بخۆمان ئەگە حکومەت بکات تەمان باشتر دەبێت زۆر کەس دەمێنێتەوە بەس ئێمە یەکەم جارەکە لێرە دەمێنەوە ئینشەڵڵا پێمان وایە زۆر خۆش بۆ شوێنی خەوتنەوەوانە باران بێت ئەو شتانە باران نایێت ئەگە باران بێ دەچنە شکاف شکەوتی لێیە سێ چوار شکەف بەس لێرەیە دوانسیانێکشەوە لێرەنە زیاتر لە 7 شکەفتیە یانە شکەوتەکان بەکەلکیەوە دێت کە لێ نیشتە جێبی و بەڵێ دوانسیانێکی بەڵێ بەس یەک حیوان و ئاژەڵیان بەردایەنای بلوپە دەکات ئەو شکەفتە گەورەکەی بەداخەوەش ئێرە ئەوە دێر کۆخەکەی ئەوەیە دێر داوا لە حکوومەت داوا لە ڕێکخراوەکان دەکەم هەتا یونسکۆی پێ ئاگادار بکەنەوە UN بێن ئەو جیانە بپارێزن بەڕاستیەوە کولتوری میللەتمانە کولتوری وڵاتمانە